ئیلاهی ئەگەر چی درەنگ هات بەڵام بە کۆڵێ هێواوە دێمە دەرگاو ئاستانەکەت ئەگەر چی درەنگە بۆ سەفەر بەڵام تاسەی ئەم دڵەتینوە بشکێنە و قبوڵم کە هەرچەندە پڕپڕم لە گڕووگاڵی مناڵی پڕپڕم لە تاسەی نەفسانی و زرکەتاڵی هێشتاش جارە جارە نەفسم بۆ هەوا دەشنێ و دەبمەوە میوەیەکی کاڵ ئیلاهی بم بەخشە کە هەندێ جار لە ئاداب و ڕێو شوێنی سەفەر و ڕێگەی حزور نازانم و بەلەد نی سەرگەشتە و دێوانەم و ئەو داڵی ڕێ حەقیقەت سرم لەم حاڵە بێ ئەحواڵە دەرناچێ جارێک دەدۆزمەوە و جارێکیش ونت دەکەم یا ئیلاهی شەرمەزار و دیدە گریانمە من بۆ جەوابی ڕۆژی مەحشەر زۆر پەرێشانمە من ساتێک دێمە حزور و تامی وەسڵ دەچێژم ساتێکی شوێڵی سارام و لە فیراق تا هەڵدەقرچێ ئیلاهی تازە لەو خەوە قوڵە بە ئاگا هاتوومەوە دەسا بێداریم دەوێ تا هەرگیز خەوی غەفڵەت نەچێتە چاوم ڕوت و قوتی ڕۆژی مەحشەر بێپەناوەوار خۆم بۆ جەوابی ڕۆژی ئەوسەر حەشر میزانمە من کەس لە دەرگای ڕەحمەتی تۆ یا ئیلاهی ناومێد ناوبێرگیز ئەی شەهەنشاهی هەردوو عالەم خاونە وێرانمە من تۆ کە کریشمەی نورت ئەم عالەمەی تەنیوە دۆزینەوەت بۆ سالیکی ڕێ تەنها تەڵەبێکە بە بۆتەی نوری پڕ عیشقە کاسەی دڵ ئاوەدانە درەختی پیرۆز درەختی ئیمانە و شیوی مبارەک لێ لوتفی مەحبوب سەودا و گەڕان تەنها ئیمتیحانی ئەوەڵی عیشقی تۆیە هەر تۆی چاوی ژیانەوە و توانا و گەوهەری بوو إن الله فالق الحب والنوى دەی ئێمەش بژێنەوە ئیلاهی خوش بخو بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژوتان قبول بێت ئینشاءڵڵا ئەم شەویش لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین لە بەرنامەی سیگەوهەر و ئومێدەی کە بەرنامەی ئەم شەویشمان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بە کۆمەڵێک مناجات و بە کۆمەڵێک سرودی ئاینی شەوەکە زیاتر بڕازێنینەوە. زۆر سپاس کاک دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەران عەزیز سڵاوتان لێبێت مێدەوارین تەندروست باش و ئاسوودە و کامەران بن تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی هەموو لایە قبول بێ ئینشاءڵڵا ئەم شەویش لە ستۆدیۆی سیگەوهەر هاوشێوەی شەوانی تر بە شێوەیەکی ڕاستەخۆ لە خزمەتتان نابین بە کۆمەڵی بەرگە و بابەتی عیرفانی و ئاینی
هاوڕێیان ئەمڕۆ لێرە لەگەڵمان میوان زۆر بەڕێز مامۆستا محەممەد باران شاعیر وەروەها عاریف کە بە خامە ڕەنگینەکانی شەڵا مەجلیسەکەمان نورانیەکە وەروەها هاوڕێیانیشمان لە گروپی مامۆستایە من پێنجوێنی و هەریەکە لە بەڕێزان میوانانی عزیز مامۆستا ڕۆندە و بەکرد و هەروەها مامۆستا ئیسماعیل مەریوانیە خۆ بەخێر بێن لێرە لەگەڵ بەخێر سپاسانەکەین بەخێر بێن سەرچاومان گەورەتان کردین مامۆستا یەوەزە چۆنە الحەمدوللا سپاس بەخوای و باشم شکر لەگەڵ ڕەمەزانە چۆن الحەمدوللا سپاس بەخوای مامۆستا محەممەد بەر لەوەی بچینە لای هاوڕێیانمان ئینشەڵا ئەمشەو بە نەغمە خۆشەکانیان وەروە بە خامە ڕەنگینەکانی بە ڕێزی شێت دڵی بینەران خۆشکەین و تۆزێک ئارامی و ئاسوودەیی دڵ و دەرونیان پێبەخشین شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان و هەروەها بابەتە ئاینی و عیرفانیەکان چ کاریگەرێکی ڕۆحی لەسەر دڵ و دەرونی بەگشتی مرۆڤدانێن و ئێوەش وەکو خامە نووسان و خامە ڕەنگینان و شاعیران سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی پەروەردگار لەیەوەی بەڕێز و عزیز و میوانانی خۆشەویست و لە دڵاشرین و تەواوی بینەرانی عزیزی ئەم کەناڵە جوانە خوای گەورە لە نور و بەرەکەت و مەرحەمەتی ئەم شەوە پیرۆزە بێ بەشمانەکە ئینشاءڵڵا شەوێک بێکەتیایدا حەزوری تیابێ شەوێک بێ ئامادەگی ئینشاءڵڵا قەلب و دڵی تیابێت کە بێگومان ئینشاءڵڵا نوری پەروەردگار هەمیشە لە تەواوی بوون و گەردووندا جاریە ئەوە ئێمە نیگەرە ئامادەگیمان هەبێ لەو سەروادەیە هەبین بەڕاستی ئینشاءڵڵا خوای گەورە لوتف و بەرەکەتی خۆی ڕژێنە بەسەر هەموو لایەکماندا ئینشاءڵڵا کاگە من وازانم تۆ لە زمانی هاوڕێیان باشتر حاڵێ بێ گەورەکان لێبێت خۆم بە خۆشحاڵە زانم ئەم شۆ لە بەرنامەی سی گەوهەر دوو گەوهری جوان سێ گەوهری ئەزیز میوانی شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامە ئینشاءڵڵا بتوانین دڵ و دەروونتان دێرا و پڕئا و پڕمەحەبەت بکەین ئینشاءڵڵا بە دەنگە خۆشەکانی برانی خۆشەویستم کاک ئیسماعیل لە شارە جوانەکەی مەریوان و کاک ڕەوەند ئەبوو بەکر لە شارە جوانەکەی خۆم پێنجوێن لە خزمەتانە بین بە هاوکاری گروپی موزیک کاک ئالان و کاکەداسان و کاکە بڕوا کە بە درێژای بەرنامەکە لە گەڵمانن بەخێراشنی کاک محەممەد بارانەکەم ئینشاءڵڵا ئەم شەو بارانی محەبەت و خۆشەویستی پێغەمەریان بارێنی بەسەر دڵ و دەروونمانە و هەموو ئەم بەرنامەیەمان بۆ بکەیتە گوڵا و بۆن خۆشمان بکەیت پێم خۆشە بچینە لای بەرهەمێکی ئەو دووبرا خۆشەویستەکە ئامادەیان کردووە دواییش یەینەوە خزمەتان و لە خزمەتان ئابین ای خدا این وصل را هجران مکن سرخوشان نالان مکن ای دوست باغ جان را تازه و سرسبز دار باغ جان را تازه و سرسبز دار
خسته این مستان و این بستان مکن. چون خزان بر شاخ و برگ دل مزن، خلق را مسکین و سرگردان مکن. بر درختی کاشیان، بر درختی کاشیان، مرغ توست شاخ مشکن، مرغ را پران مکن مکن مکن. نیست در عالم ز هجران تختر، هرچه خواهی کن ولی کن آن مکن. امشب دلم دیوانگی ها میکنم من، امشب دلم دیوانگی ها میکنم من. خود را در این میخانه رسوا میکنم من، خود را در این میخانه رسوا میکنم من. از دست غم ها جام بر تن میدرانم، از دست غم ها جام بر تن میدرانم، و از اشک حسرت دیده دریا میکنم من، و از اشک حسرت دیده دریا میکنم من. امشب دلم دیوانگی ها میکنم من، امشب دلم دیوانگی ها میکنم من. خود را در این میخانه رسوا میکنم من، خود را در این میخانه رسوا میکنم من. امشب غم فردای ناپیدا ندارم، امشب غم فردای ناپیدا ندارم.
شاید فکر فردا میکنم من، فردا شاید فکر فردا میکنم من. امشب دلم دیوانگی ها میکنم من، امشب دلم دیوانگی ها میکنم من. خود را در این میخانه رسوا میکنم من، فردا در این میخانه رسوا میکنم من. آزرده شد جان من از غوغای هستی، آزرده شد جان من از غوغای هستی. از آمشم مسیح تمنا میکنم من، آرامشم مسیح تمنا میکنم من. امشب دلم دیوانگی ها میکنم من، امشب دلم دیوانگی ها میکنم من. خود را در این میخانه رسوا میکنم من، خود را در این میخانه رسوا میکنم من. خوا دەستان خۆش بێ. دەستان خۆش بێ خۆ. دەنگتان نەڕزی ئینشاءڵڵا. مامۆستا محەممەد بێمەوە لای بەڕێزت. مانگی پیرۆزی ڕەمەزان دەزانین کە مانگی پڕخێر و پڕبەرەکەت و ئەوەی کە وجودی هەیە، بەڵام دەمێ بزانین دیدی عاریفان شاعرانی کۆن چۆن بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان؟ بێگومان تەواوی ئەگەر گوشراوی شەربەتی تەواوی فکری عاریفان بێنینەوە سەبارەت بە ڕەمەزان پڕە لە جوانی، پڕە لە گوڵستانێک، پڕە لە گوڵی بۆن خۆش. ئەوەڵەن ئەوان مانگی ڕەمەزان بە مانگی بێداربوونەوە ئەزانن، نەک بێدارمانەوە. چکە بێدارمانەوە ئێستا لە عەسری ئێستاە ئەوان لە سەردەمێکا ئەو قسەیان کردووە کە توانم بڵێم ئاگایەکیان بەم سەردەمەش نەبوو، بەڵام ئەڵەی بۆم ڕۆ قسەیان کردو واقیعان. چکە بێدارمانەوە ئێستا زۆر ئاسان بووە، چکە شەو ڕۆژ خەریکە وەکو یەکی لێ دێ بەڕاستی تەکنەلۆژیا و مەسەلەن بوونی پێداویستی پێشکەوت و کارەباوانە وای لێ، بەڵام ئەوان وتویانە بێدارمانەوە گرنگ نییە، بێداربوونەوە گرنگە. کێ ڕەمەزان ئەکاتە ئەسباب و وەسیلەی بێداربوونەوە لە خەوی غەفڵەت، لە مەقامی یەقظە کە یەکەمین مەقامی عیرفانیە، واتە ڕاچڵەکینێکی تا دروستەکات، واتە قەلبی لە غەفڵەت پاکەکاتەوە. کەواتە ئەوان مانگی ڕەمەزانیان بە مانگی بێداربوونەوە زانیوە و بە مانگی پاراستن و حیفزی دڵزانیوانە. یعنی پێشتر ئەگەر لە 11 مانگی ڕابردووە دڵ نەخۆشی و عەلایقی زۆر جیاوازی توش بووە، کۆمەڵێک ژەنگ و ژاری گرتووە، ئەم مانگە ئیتر مانگی پاراستن و پەرژین سازی دڵە. کەواتە ئەبێت وە لە دیوێکی ترە یەکێک لەو بۆچونە زۆر جوانانی کە جەلالەدینی بەڵخی هەیەی ئەڵێ ئەم مانگە مانگی سفرەی ڕۆحە، واتە ئەگەر 11 مانگی پێشوو سفرەی جەستە بووە، سفرەی نەفس بووە، ئەوە مائیدەی جان ڕەسید، ئەڵە وەرە و فریاکەوە سفرە و خوانی ڕۆح هاتووە. ئیتر ئەمە ئەو کاتەیە، ئەو ساتەیە کە ڕۆحتیایە بەرەو باڵایی بچێ، عروج بکە، بگەڕێتەوە بۆ مەوای ناسینی پەروەردگاری، بگاتەوە جارێکتر بێدار بێتەوە لە مەقامی ئەلەستو بڕەبیکم مەسەلەن، شارەزاب بێتەوە، لە خەوی غەفڵەت ڕزگاری بێت. کەواتە بەڕاستی
بەڕاستی زۆر جوان عاریفان دەرکی ئەم مانگە پیرۆزە ئەم کاتە پیرۆزە ئەم شەوە پیرۆزانیان کردووە. خوای گەورە تەواوی ساتە پیرۆزەکان کاتە پیرۆزەکان وەذەکیرهم بئەیامی الله تەواوی ڕۆژەکانی ڕۆژە پیرۆزەکانی خوا مانگە پیرۆزەکان شەوە پیرۆزەکان کە شەوی قەدرە ئەمانەی هەموو وەک بەهانەیەک داناوە تا ئەم ئادەمیە جار لە دوای جار وێزگە لە دوای وێزگە باشکم خەبەری بێتەوە باشکم چاوەکانی بشوات باشکم لە خەوی ئەم غەفڵەتەی ئەو ساتانەی پێش و جارێکتر بێداری بەدەست بێنێتەوە کەواتە خوای گەورە بەردەوام ئەم ساتە پیرۆزانە ئەم شەوە پیرۆزانە ئەم مانگە پیرۆزانێنێ لوتفێکە ئەمە نیعمەتە ئەمە بەرەکەتەوە خوا ناردوێتی جارێکتر مانگ دێتووەڵە وەرە ئەوین دارانی من وەرنەوە من هات لەکوێ عاشقانی من لەکوێنەوە من هاتوو کێن تەڵەب کاران خوازیاران لەکوێن ئالی تەڵەب ئەوە من حزورم هەیە ئەوە مائیدە و سفرەکە خوانی ڕۆحەکە حزوری هەیە ئێوە لەکوێن وەرن جارێکتر پێکەوە لەم مانگە پیرۆزە لەم شەوە پیرۆزە لەم ساتە پیرۆزانەدا بە شوێن بانگی بە ئەلەستی پەروەردگار بڕۆین جارێکی تر لەو خەوی غەفڵەتەی ساتەکانی پێشوو بێدار ببینەوە. بۆسە محەممەد لەم دنیا جەنجاڵیەیە دەنگی دەف و ناڵەی نە و نەغمەی عاشقان ڕۆشنکردنەوەی مەجلیسە عیرفانیەکان و یادی عاریفان چەندێک بۆ ئێمە گرنگە یعنی خەریکە جاران زانستی ترین و جوانترین مەجلیسەکان مەجلیسی عیرفان بوو ئێمە لەژێر ناونیشانی تەفریهاتیشە هەر هیچ نابووی خەڵک تۆزێ بچێتەوە بۆ مەجلیسانە زۆر کامن زۆر کاڵن گرنگی دانەوە بە مەجلیسە عیرفانیەکان ئەو فەراغە ڕۆحی ئێستا لە کۆمەلگای کوردی هەمانە چەند گرنگە تێکەڵی نەی و دەف و نەغمەی عاشقانی کەینەوە. بێگومان لە ڕابردوودا ئەدەبیاتی ئێمە کللتوری و فەرهەنگی ئەدەبی و عیرفانی ئێمە خاوەنی میراتێکی زۆر مەزنی ئێمە پاشخانێکی زۆر گەورەمان هەیە ینی زۆر نا 100 ساڵێک لەمە و پێش ئێمە خاوەنی کەسایەتی و مرۆڤ و ئادەمی زۆر گەورە بووین کۆمەلگای ئێمە یەک پاشخانی گەورەی هەیە یەک دنیا زانا و عاریف و شاعیر و ئەدیبیە بووە بەڕاستی پشتکردنە ئەو ڕابردووە گەورەترین هەڵە ئەم سەردەمە نوێیە کە ئێستا خەریکن بە هەندێک فکر لەوانەیە بێت پێمان بکات بەڕاستی ئەمڕۆ لە هەموو ڕۆژە زیاتر پێویستمان بەو ئەدەبیاتەیە بەو فەرهەنگەیە بەو نەزمە عیرفانیە جوانەیە کە جارێکتر خۆمان بە خۆمانە ناسێتەوە جارێکتر دێ دڵمان پێ ئەناسێنێتەوە دڵسووتانمان پێ نیشانەدات آخر لەم سەردەمەیە دڵ نەماوە مەقامی دڵ نەماوە حەچی هەیە نییە هؤلاء يحبون العاجلة يعني قورئان الله هەمووی پەلەی خۆشەوێ هەمووی عەجەلەی و ڕاکەڕاکی خۆشەوێ هەمووی حرص و تەمەع و چاوچنۆکی خۆشەوێ هەمووی منافسە ئەلهاکم التەکاثر حتا زورتم هەر ڕاکەڕاک هەر کۆیەکاتەوە کۆیەکات حتا زورتم المەقابر کاتێک ئەسێن گەنجێک بردووە حادیسەیەک بۆ شەشی تیا بۆ بردووە کۆچی دوای کردووە خۆشەویستترین و ئەزیزترین کەسەکانت لە نێو چووە یعنی بێداری نییە دڵسووتان نییە عیبادەتمان هەیە بەمانای حرفی بەڵام دڵسووتانمان نییە دڵ گەیشت بێتە مەقامی فوئاد و داگیرسابێ بوو بێ بە نور نیمانە نەیمانە بە مانای ئەوەی کە ئەبێ زیندوی بکەینەوە ئەبێ ڕازی نەبین لەم حاڵ و بار و دۆخیەمانە ئەبێ ئەم مەجلیسانە ئەم سووتانی دڵە حافظەڵێ دەلا بسووز کە سووزی تۆ کارها بکونێت نیازی نیمە شەبی دەفعی سەد بەلا بکونێت ئەی دڵ بسووتێ تا سووتانی تۆ کارێ بکە نیاز و دوعا و مناجاتی نیوە شەوت دەفعی سەد بەلات لەسەر بکات نالیش چەند جوانەڵێ نالی حافزی کوردەواری خۆمان زۆر جوانەڵێ ناولی خەبەری بێ ئەسەری غائبە ئەمما ناڵێکی حەزین دێ لە مناجاتی سەحەردا فەرمێ شەوێ دڵم ناڵەش جۆژ ئاوردە بۆ سەگی ئاسانەش بێدار کردە بۆ هەر ئەو بێداریکی تۆڵێ شەوێک کە دڵم جۆش بێنێ بۆی ئەم نفسی بە سەگەش بێنێ بێدارێک لە منە دروست بێت نالی زۆر جوانەڵێ یانە لە من ئەسڵەن هیچم نەماوە هیچ خەبەر و هیچ ئەسەرێک لە من ماوە ئەوەی ماوەتەوە حزن و ناڵەی مناجاتی سەحەری منە هیچ نەفسانیاتێک نەماوەتەوە بەس ئەوە ماوەتەوە ئێمە پێویستمان بە زیندووکردنی ئەو حاڵاتەیە پێویستمان بۆ ڕۆحێتەیە دەستخۆش بکە محەممەد پێشم خۆش نییە بوو بڕمەز هێمەوە بۆ لادی ئینشاءالله کاگە من ئەو
شعر کلاسیکیانە ئەو نمونانەی کە مامۆستا محەممەد ئاماژەی پێکرد یعنی هەر ئەبینین بۆ سرودە عیرفانیەکان بۆ مناجاتە جوانەکان هەر ئەبێ بگەڕینەوە بۆ ئەو کلاسیکە ئەمە چییە ئەم هێزە چییە ئەم گەوهرە چییە وای کردووە کە هەمیشە بەردەوام لە سرود و لە مناجاتەکاندا هەر پێویستمان بەو شعرانە بێ ئەمە گەر بگەڕێنەوە معلومی جنابی کاک محەممەدە هەموو ئەو شاعیرە کلاسیکیانەی کە شعری زوود و خواناسی و محەبەتیان نووسیوە لە کلاسیکی کوردیە و کەمڕۆ توڕاستێکی گەورەی ئەدەبیاتی کوردیە هەموو ئەو شعرانە هەر لە بەیتی ئەوەڵیانەوە حتا ئەخیری مەفهومیان کە گەیاندویانە لەسەر ئاەتی قورعان و حەدیث و بەڵگە دینیەکان نووسراوە ئەمە شعرێکی مامۆستا بێخود هەیە پێم وابێ ئەگەر لەسەر و ئاەتی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین هەستاوە شعرێکی نووسیوە کە خەڵک وا ئەزانێ بۆ ئافرەتی بوتووە لەو ڕۆژەوە ڕۆیشتووە ئەوەی کە فەرمێ ئەو گوڵەی مەشهوری گشت عالەم بوو یادی بەخێر ئەو گوڵەی مەشهوری ئالەم و ئەو گوڵەی مەشهوری گشت عالەم بوو کوا یادی بەخێر یعنی زۆربەی شعرە کلاسیکە کوردیەکان لەسەر ئەساسی قورعان و حەدەسەکانی قورعان و حەدیث دەرهاتوە بەڕاستی بۆیە لەوانەیە مامۆستا عەبدولکەریمی دەڕەسە فەرمێ مانگی دوولەت کرد بە یەک ئیشارە حەدیثێکمانەیە کە خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم مانگ دوو کردەوە پس کاگە من هەست ناکەی بۆ نمونە هەر باسی بێ خودت کرد یەکێک لە بەناوبانگترین قەسیدەکانی ئەوەی کەتر دڵی وێڵە بێ ئەڕوا بۆ بینینی دیداری سالاری مەدینە لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من ئاخۆ بچە داخێکەوە سوتاوە هەموو شعرەکەوت لە ئاخیرە لەو حاڵەتی مامۆستا بێخود ئەخەوێ و چی دیوە و چ گوزەرانێکە کا بە ڕۆح من تەفسیرم بۆ ناکرێت کاک محەممەدیە هەست ناکەم ینی تۆزێک کەمی ئەم مەجلیسانەیە ئەو تێکستە جوانانە ینی بۆ پەیامە ئەسڵەکەی بگەیەندێ بەشێکی لێ بچڕێنێ بۆ منە بە بابەتی تراوترێت لاخیراوە ئەڵێ وامزانی کە فەوتاوە شکر نەفەوتاوە دڵی من شەریک بۆ لای دیداری سالاری شارێکی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیسەیە ئەوەی کە لێ لەو ڕۆژ لە فەیزی بێ ئینتیها ڕەبی بنێرە ڕەحمەت بنێرە ڕەحمەت خوددا ئەمە بە تەسەلسولێ نووسراوە ئەمە شوێ دانیشتبووین لە شوێنێکە پاش و پێشمان کرد ئەمان خوێندەوە یەکێ لەو بە ئاگایانە فەرمووی تۆ بەرەکەتی ئینەکەت نێش شعرەکەت نێشت ئەو پیاوە لە چه حاڵێتێکە لە تەسەلسول نووسیوێتی ئەبێ بۆ تەسەلسول بخوێنیتەوە لەمە چڕاندت لە بەیت یەکەم بۆ سێدەم ئیتر تۆ بەرەکەتی و شعرە نایڵی ڕاست چون هەمویان بە سیلسیلەیەکی عیرفانی و خانەقایی نووسراون بەڕاستی زۆر ڕاستە مامۆستای من دڵیان بینەران پیان خۆشە چینە لای دەرونیان بێتەوە ڕەوەند و کاک ئیسماعیل لە خزمەتیان نابین کاک ئیسماعیلی مەریوانی ڕۆژهەڵات دایم وێزگەیەک و ناوەندێکی گرنگە مامۆستای بەتەشید ئەوانە مەدرسەیەکی عیرفانی و پاشخانێکی مێژووی زۆرمان لە ڕۆژهەڵات هەیە لە بابەت ئێمە ئەگەر ئەوانمان نەبێ مە خۆمان نیشمان بۆ ناکرین ئێمە گەر سەدا و حاڵێکیش وەرگین هەر لە سەدا و دەنگی ئەمانەوەی بەڕاستی دەخوا بەخێر مامۆستا فەرموو بتورونا همو تلخي حياة
تدسبوي كاتب نجاتي أبين قدري بزانم هم وفاك نكم بميلي تايا روجي مماتي أمان وكون ديوان سرقرداني دور بوم وتتبروان بي بخوم شراتي بتورونا همو تلخي حياتي بتورونا وكو ديوان سار قردان دارو وتبروان ببخوم شراتي لهر دردي كهام بشاوب وشم لسايا ودار دوام بتورونا همو تلخي حياتي بتعذبوا كاتي ونجاتي أبي قدري بزانمها وفاكم نكم بميلي تروجي مماتي
نفسي فر نقصي لدى الشوق لدى نفسي فر نقصي لدى الشوق دبالات بعريزي فرشكات أبي تقليدي خانديتو بكمال أزانم چون كبيد ناخوش ماتم أزانم چون كبيد ناخوش ماتم بتورونا هموت الخي حياتي بتورونا هموت الخي حياتي شدا سموي كهاتي ونجاتي أبي قدري بزانمها وفاكا نكم لمن بيتا روجي مماتم نكم لمن بيتا روجي مماتم خوا دەستان خۆش بێ دەنگتان هەرزێ ئینشاڵڵا. لاندوو نەبن. کاک محەممەد بێم لای بەڕێزت بۆچی ینی ئەوەندە ساڵ نازانم چەند سەد ساڵەکە ینی هەر ئەبێ بگەڕێنەوە هەر ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو شعرە کلاسیکیانە بۆ ئەو شاعیرانە ینی دوای ئەوەندە ساڵ بۆ ئەو فەراغە هەر هەیە کە ینی ئەو جۆرە شعرانەی کە لە کلاسیکە هەبوون لەم سەردەمەی ئێستا و پێشووتی ژەر وجودی نەبووە بۆچی ینی بۆ وایە؟ پرسیارێکی زۆر جدی و جوانە ئەم پرسیارە. بەڕاستی ئەتوانین بڵێن بەرهەمی عاریفان و شاعیرانی ڕابردوو دیوانەکانیان سەمەری ئەو حاڵاتە قەلبی و ڕۆحەیە کە تیاژیاون. ئەگەر لە سەردەمی ئێستاشدا لە هەر کوێ و لە هەر کەسێک لە هەر مەکان و شوێنێک ئەگەر ئەم حاڵاتە قەلبیە هەبێ ئەم حاڵاتە ڕۆحی و معنەویە باڵایە هەبێ هەر سەمەرەکەی هەیە. سەمەری درەختەکە ئەو شعرانەیە ئەو شعرە جوانانەیە ئەو چ لە شێوەی نەثری عیرفانی بێت چ لە شێوەی ناظم بێ ینی شعر و پەخشان بێت. ئێستاش ئەتوانین بڵین هەمانە بەڵام بەو شێوەیە نییە. ئێستاش قەڵەمی زۆر جوانمان هەیە قەڵەمی عیرفانیمان هەیە چ لە نەثر کەسانی زۆر باشمانەیە کێسە لە بواری عیرفانیدا کار دەکەن. ئەتوانم بڵین بێنازن ئەم بابەتە بێناز کەوتووە لە تقریبا ئەتوانم ئەمە ئیدعا ناکەم ئەگەر بڵم لە گشت لایەکەوە بێناز کراوە لای هەمووانەوە. ئەو گۆڕانکاریە قورسەی بەسەر ژیانە هاتووە. من هەمیشە وت وڵا حەزەکەم یانی هەر بۆ تەواوکردنی پرسیارەکەی هاوکارم فەراغی پەروەردەی حوجرە نییە بەرهەمی شعری کلاسیکمان نییە. بێگومانی چێک لە هۆکارەکان جەنابەت فەرمووت ئەو پێشکەوتنەی تەکنەلۆژیای و ئەم عەسڕەیە. یەکێکتر لە هۆکارەکانەوەیە بەڕاستی بیزەبت لە ڕابردوودا لە حوجرەکاندا ئێمە هاتوین ئەو ئەشعارە جوانانە چ کتێبەکانی نەثر بێ تەسکیی نەفس و ئەو بوارانە بێ چ کتێبەکانی شعر بێ شعرە بەناوبانگەکان هاتوین شەرح کراوە. قوتابی حوجرە ئەبێ ئەمانە بزانێ بخوێنێ شی بکاتەوە یعنی فێر ببێ هەموو ئەو مەقامانە ببڕێ بە عەمەلی یعنی چۆن عیرفانێکی نەزەریمانە بووە عیرفانێکی عەمەلیشمان ڕاستەوخە بووە. ئێستا ئەگەر نەزەریەکەش ئەندازێگە بێ عەمەلیەکە هەر تەرک کراوە. ئەمێک دوو زانکۆکان یعنی ناوەندە ئەکادیمیەکان پشتیان لەم بوارە کردووە. یعنی تۆ بچۆ ناوەندە ئەکادیمیەکانی زانکۆ بزانە خوێندنەوە بۆ کام شعرانەکەن بزانە بەشێکمانەیە بە ناوی نالی ناسی بە ناوی مەحوی ناسی بزانانی زانکۆکانی ئێمە لە چه غیابێکی ئەم سەمەرە ئەم میراتە بەشەریە زۆر بڵند و پڕبەها و معنەوی ئەم گەلی کوردەیاژی. یعنی ئێستا دابڕانێک دروست بووە واقعان من بڵم دابڕانێک دروست بووە دابڕانێکی مەبەزدارانە دروست کراوە لە نێوان ئەو میراتە بەشەریە ئاینیە معنەویە عیرفانیە جوانەی گەلی کورد لەگەڵ ئێستامان. ئەوسە محەممەد زۆر جار ڕخنەیەک ئەگیرێت یان لە نێو خەڵکە بۆ کەسانی کە مەسەرەن عارفن یاخود شیکەرەوە بۆ بابەتی عیرفانیەکەن هەمیشە بەردەوام باز لەوەکەن کە
گرنگە شیکردنەوەکانیان زمانێکی سادەیی بێ بۆی کە هەموو کەس تێبگا زۆر جار ئەو تۆغبوونەوە لە عیرفانیەکەی واکە کە هامی خەڵک تێناگە نوخبەیەکی کەم ئەو پامە جوانانی پێگات. پرسیارەکە زۆر جدی و جوانە بەڵام پێویستی بە ڕوونکردنەوەیکی تۆزێک دوور و درێژە. زۆر باشە ئەگەر مەکسەلەن کاتە بێ من حەزەکەم لێرە زۆر بە باشی ڕوونی بکەمەوە. یەکەم بابەتی عیرفان بابەتێک کە مەقامێکە زۆر لەسەرەوەی یعنی ئەگەر ئیسلاممان هەبێ ئەگەر ئیمانمان هەبێ دواتر لە پلەی سەرەوە ئیحسانمان هەیە بە فەرمودەی قودسی پێغمبەری خوا سەلەم باسمان بۆکە ئیسلام ئیمان ئیحسان عیرفان لە مەقامی ئیحسانە ینی لەو ئاستەیە یعنی وا پەرستش بکەی وا خوددا بپەرستی کە پەروەردگار ئەدبینێ خۆ ئەو تۆ ئەو نابینی ئەو تۆ بینێ ئەمە مەقامێکی زۆر بەرز و بڵندە ئەمە هەموو کەس ناگاتەوێ قورئانە فەرمووی یا ئەیوهە الذینە ئامنوا ئامینوا بالله ئێوانە ئیمانتان هێناوە ئیمان بێن بەخوا باشەوە چ مەقامێکی بەرزە قورئان بە ئیمانداران ئەڵێ ئیمان بهێنەوە یا ئەلەم یەئنی للذینە ئامنوا ئەن تەخشەع قولوبهم لذیکر الله ئەرێ ئەی ئێوانی ئیمانتان هێنەوە بۆ دڵتان ناهەژێ بۆ دڵتان ئەی خۆ ئیمانیشان هێناوە کاتە مەقامی باڵاترمان هەیە الذين إذا ذكر الله وجلت قلوبهم يعني لو كاتي ناوي خوابر الله دڵیانە لەرزێژێ ئەمە مەقامێکی یعنی خودی عیرفان کە لە ئیحساندایە بابەتێکی زۆر باڵایە بابەتی نوخبەیە ئەمە یەک یعنی هەمووان عام پێی ناگا ئێستا تۆ بە مەسەلەن بە یەک نمونامە ڕوون بکەمەوە تەوبەی خەڵکی عام لە گوناهە بەس تەوبەی ئەوانەی کە لە ئاستە بەرزەکەیان مەقامی ئیحسان و عیرفانان تەوبەی ئەوان ئەسڵ لە غەفڵەتە لە گوناه نەماون گوناهێکی بچووک بۆ ئەوان گەورەترین ئەسەر و کاریگەری هەیە خوا دەردێکی پێپشان ئەدا ئەو کەسانە کە ئەسڵ خەبەری بکاتەوە ئەو تۆ چیت کرد تۆ دۆستی منی الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور يعني قرآن ولي پشتیوان و دۆستی ئەوانەیە بێداریان نەکاتەوە ئەمە مەقامەکە خۆی بەرزە دواتر حەزەکەم ڕوونکردنەوەیکی تر بەم لە ئەو بابەتە عیرفانیانە کە مەسەلەن بۆ غەریب باسەکرێ بۆ جیاوازەکرێ لە بابەتی شەریعەت بۆ هەندێک کەس دابەشکاریەکی کردووە ئەمە هەستەکەم فرسەتێکی باشە منەمە ڕوون بکەمەوە شەریعەت تەریقەت حەقیقەت بە نمونەیەکی زۆر سادە جەنابتان داوایەوە بکەن بە زمانێکی سادەمە ڕوون بکەینەوە و بۆچی جیاوازیەکە هەیە بە نمونەیەک بە دوو نمونە سێ نمونە ڕوون یەکەمەوە ئەگەر کاتە بێ زۆر بە سادەی کە هەموو کەس تێبگا لەم بابەتە شریعەت و تەریقەت و حەقیقەت باش نمونەکەمان لەسەر ئاگرێکە ئاگرێک هەیە فەرەزە مرۆڤێک هەیە ئاگری تا ئێستا نەبیستووە نەبینیوە نەدەستی لێداوە سەرەتا باسی ئاگرت بۆکەن بە بیستن باسی ئەکەن بە شێوەی قسە و وتار و تاربێژی باسی ئاگرت بۆ ئەکەن ئاگر ئاوایە شکڵی وایە حاڵاتی وایە دووکەڵێکی لێ بەرزە بێت و یەک دنیا سیفات بۆ باسەکەن ئەو کەسەی لەم مەقامی بیستنەیە وەسفی ئاگریان بۆ کردووە ئەمە یەکسان نییە بە کەسی دووەم کە هاتووە بە چاوی خۆی سەرەتا دووکەڵێکی بینیوە لە پشتی گرد و بەرزیەکەوە گردۆڵکەیەکەوە دواتر بە چاوی خۆی ئاگرەکە ئەبینێت نیشانەکەشی بەتەنیا نابینێت ئەیبینێ بە چاو دێتەوە ئەمیش وەسفێکی ئاگرمان بۆکە بەو شێوازە بەرز بۆتەوە گڕێکی هەیە سوورە فڵانە بۆ شوە ئەمیش وەسفێکی بۆ کردین ئایا وەسفی کەسی یەکەم کە بە بیستن ئاگری بیست بوو یەکسانە بە کەسی دووەم کە ئاگری بە چاوبینی بوو کەسی سێم ماوە کە مەقامی حەقیقەتە ئەوە یەکەم چی بوو شەریعەت دووەم چی بوو تەریقەت سێم حەقیقەتە ئەوەی سێمیان کەسێکە لەمس و دەرکی ئاگرەکە تینی ئاگر پەنجەی ئەچێتە نێو ئاگرەوە یعنی بە تەواوی ئەی چەژێ تامی هەنگوینەکەیەکە تامی هەنگوینەکەکە ئەم دەستی بەریەکەوێ ئەزانێ ئەم دێتەوە وەسفی ئاگرمان بۆکە ئاڵێ ئاگر عەجەب سووتێنەرێک عجب ئازارندەیەکە هەنی ئازارەدا بە ئینسان ئاگر مەسەلەن تینی هەیە ئازابی لێوە دیە سووتێنەرە وەسفی ئەوەی کە لە حەقیقەت و دڕەک دەرکی کرد تامی کرد چەشتی یەکسان نییە جا ئەم سێ کەسە کە هەر سێکیان لەم سێ مەقامەیان
زۆرجار لە یەک تێناگەن وەکو ئەم سەردەمەی کە ئێستا دروست بووە. هەر سێکیان حەقیقەتیان لایە، هەر کەسێکیان بەجددی پێناسی ئاگریان لایە، بەس واقعەن ئەوەی گەشتۆتە مەقامی یەکەم، ئەوەی نەگەشتووە هەر ئەسڵەن نەیبیستۆ باسی ئاگر لەکوێ و ئەوەی بیستوێتی، ئەوەی بینیوێتی لەکوێ و ئەوەی بیستوێتی هشتا لەکوێ، ئەوەی خۆی چەشتوویەتی سووتانەکەی دەرک کردووە لەکوێ. ئەها هەر یەکەیان مەقامی جیاوازتر بۆیە زۆرجار جیاوازی دروسە بێ، جودایی دروسە بێ، جەدەل دروسە بێ، مناقەشە لە بینی ئەم سێ ئاستیا دوور ئەمەیان واقع نیە، ئەمەیان حەقیقەت نیە، ئەمەیان چی، کەواتە ئەوەی چۆتە سەرەوە، ئەوەی خوارە مادەم دەرکی نەکرۆڵەوەی تۆ ڕاست نییە، ئەوەی چووە ڕێک پەنجەی بەری کەوتووە تامی هەنگجوینەکەی کردووە، هەتا ئەمیش نەچێتە سەرەوە تامی هەنگجوینەکە نەگا بڕوا ناکە. کەواتە هەر سێکیان بەیانی یەک حاڵەکەن بە چیرۆکەکەی مەولانە ئەمەیتر کۆتایی پێبێنم. چوار کەس ئەچنن شارێک، هەر چواریان کاتێک کەسێکی حەکیمیان بینێ، کەسێکی زەنگین و دەوڵەمەندیان بینێ، درهەمێکیان پێبەخشێ. کەسی یەکەم فارسە، ئەڵێ ئەم درهەمە بێ بدەین بە ئەنگور. کەسی دووەم ڕۆمە، ئەڵێ بێ بیدەین بە ئیستافیل. کەسی سێم عەرەبە، ئەڵێ بێ بیدەین بە عینەب. کەسی چوارەم تورکە، ئەبێ بڵێ ئەڵێ بێ بیدەین بە ئوزوم. تا بێتە شەڕ لە نێوان ئەم چوار کەسە گێرمە و کێژە ئازاریە کە دەنوکە مرۆڤانەی ئێستا. هەرمان یەک یەک مەقسەدمان هەیە، یەک بەس مەقامەکانمان جیاوازە، بەس سووتانی دڵ جیاوازە، بەس مەقامی غەفڵەت و یەقزە و مەسەلەن تەوەکول وانە جیاوازە. هەر کەس لە هەر بوارێکە سووتێ سەمەریە و سووتانی خۆی بینێتەوە لە بواری دنیاییشدا. جا حەکیمێک دێت ئەڵێ وەرن ئەم شەڕەتان لەسەر چییە؟ ئەڵێ ئێمە درهەمێکمان پێ و هەر چوارمان داوای کڕینی شتێکەکەین. ئەڵە منە چم شتێکتان بۆ کڕم هەر چوارتان ڕازیەکە چێت تریان بۆ کرد میوەی ترێ. ئەڵێ لە حەقیقەتدا ئێوە هەر چوارتان داوای ترێتانە کرد، بەس زمانی بەیانتان جیاواز بوو. ئێمە مرۆڤەکانیم سەردەمە بە تایبەت ئیمانداران مسلمانان زمانی بەیانمان جیاوازە. هەمومان یەک سەفەرمان هەیە، بەرەو لای یەک خوددا ئاگەڕێنەوە، بەرەو لای یەک حەقیقەت وێڵین، هەمومان بە دووی ئەو مەحبوبەیە وێڵین. هەر هەمومان مەقامی ناسینمان جیاوازە. ئیمامی غەزالی کۆتایی پێنم شەڵالێک دەقا. ئیمامی غەزالی زۆر جوانە نمونە بەیانەکە، زۆر جوان. ئەڵە کۆمەڵێک کوێر دێنن، کۆمەڵێک کوێر دێنن، فیلێکیان ئەهێنە بەردەم. کوێرەکان هەر یەکە دەسەدا لە شوێنێکی فیلەکە، هەندێکیان دەست ئەدا لە کلکی فیلەکە، هەندێک دەسەدا لە سکی فیلەکە، هەندێک دەسەدا لە قاچی فیلەکە. دواتر کوێرەکان دێنن دەڵێن فیل چۆن بوو، بۆمان پێناسە بکە. ئەوەی دەستیا بوو لە قاچیڵە فیل وەکو کۆڵەکەی وا بوو، واقعەن وایە دەستیاوە لە قاچی، ڕاستەکەوە حەقەتی لایە. ئەوەی دەستیا بوو لە سکی فیلەکە لە فیل وەکو مەشکەوا بوو، واقعەن وایە فیل بۆ ئەو دەرکی ئەو ئەندازێ. ئەوەی دەستیا بوو لە لوتی لە کلکی ئەوتی فیل وەکو قامیشەوا بوو، کلکی فیلکو قامیشەوە. واقعەن ئەڵێ دەرک و ناسینی ئێمە بۆ پەروەردگار بە ئەندازە و کوێرانەیە. ئەوەندە خودایەکی بێکەران و زاتێکی کیبریا، ئەوەندە بێ سنوورە. ئەم دینە ئەم قورئانە گوڵستانێکی ئەو نەفراوانە، هەر کەس بۆن و بەرامەی خۆی لێ چێژێ، تامی خۆی لێیەکە. بەسەوە ئێمەین خەریکی ئیبدعا و خەریکی مەسەلەن یەکتر لابردنین لەسەر حەقیقەت. جاوە حەزرەتی مەولانە هەر لەسەرەوە ئەڵێ حەقیقەت داوێنەیە وشکا هەر کەسێ پارچەیەکی هەڵگرت وتی حەقیقەت لای منە. ئێمەمیشە ئێستش هەر بە پارچاوێنەکەەوە هێشتا هەر شەڕی بوونی حەقیقەت لای ئێمەکرد. جا قورئان پڕە لە بابەتی ئەو حەقیقەتانی لە مەقامی شەریعەتەوە بۆ طریقەت بۆ حەقیقەت. یعنی شەریعەتەوەی پابند بی بە تەواوی ئەو ڕێو شوێنان چوارچێوانەی کە ئیسلام وەکو شەریعەت وەکو ئەحکام وەکو فیقه بۆی داناوی. هیچیشیان دابڕاو نین لە هیچی تریان. هەر کەس ئیدعا بکات بڵێ من شەریعەت لە طریقەت کە بابەتی عملی و کردداری جێبەجێکردنی تەواوی ئەو ئەحکام و ئەوەیە دا ئەبڕم، ئەوە بە فەتارە تا چووە لە غەفڵەتە. حەقیقەتیش قورئان پڕە لە بابەتی حەقیقەت و دەرک چەشتنی خواناسی. ئەبێ خوددا لە زیندگی و بوون تا تام بکەیت. ئەبێ ڕۆژانە کەوت مایکێک کاتە بەردەسی وتی خوددا چۆن ئەناسیتەوە، مایکێک بێ کەسێک بێ بێدین بێ بڵێ خوددا چییە لای تۆ، خوددا چۆن ئەناسی. ئەبێ یەک دنیا جوابت پێ بڵێ، ئەبێ یەک دنیا خواناسی بۆ هەڵڕژی بۆ بەیان کەی خوددا ئەمەیە لە زیندگی و کاتەکانی منە، خوددا ئەمەیە تامی، ئەمەیە بوونی، ئەمەیە دەرکی.
کاکە من دوو جاوازم ناسایە قوربان بێ دەبینەوێت مامۆستا ئەمڕۆ هەموو مرۆڤەکان ئەوەندە لە دنیای مەزاجیە ڕۆچوین بەڕاستی هەمومان حاڵەتێک و فراغێکی زۆر ڕۆحیمان هەیە بە هەر کەسێک گەڵی وڵای کێشەم نییە بەسەر لە خۆ دڵم تەنگە وڵای بێتاقەتم هەمیشە ئەو فراغە ڕۆحیەیە کە بە معنەویەت بە عیرفان بە ئەخلاقیەتی جوانی معنەوی عیرفان پڕەبێتەوە کە بێ ئاگاین بۆ نمونە شوێکدا ئەنیشیت بە دەنگە خۆشەکانی کاک ئیسماعیل و کاک ڕەوەندەوە برایانە ینی پڕ ئەبیتەوە جارێکی تر پڕ ئەبیتەوە لە ئەو حاڵە معنەویانەی کە لە دنیای مەزاجیە گومان کردەوە بەڕاستی هەمومان ئەو فراغە ڕۆحیەمانەیە کە تەنها ئیسلام و غەیری ئیسلامیش بە معنەوێت و عیرفان نەتوانین پڕی بکەینەوە بەڕاستی خەڵک زۆربەی تەنها ینی لە قەرەباڵقیشیە وەڵام هەست بە تەنهاییە بەڕاستی وایە جام پێم خۆشە بچینەوە لای وەڵا من بۆی کاتمان هەبێ پێمان بێ ناوڕێکمانەیە هەر با درێژە بەم دینە بین بۆ یاوان بە دواتر بەکە جاها لەسەر و بابەتە ماوەسا ئەحمەد ئەو تۆ شتێکی بێناماڵێ ئەفەرمێ لە جەرگەی جەمی یارانیگیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێ تەنهایە تۆم هەبێت تەنها لە ئینفرادی لێم جەمە هەرچی خۆشی دنیاە جایمە کێشەکە وایە ئێستا هەمومان دەورمان قەرەباڵخە بەس تەنهاین کەچی ئەوە فەرمێ تۆم هەبێ لە ئینفرادیشە هێشتا لای من وەک وایە هەموو خەڵکی دنیا لە دەور بێ لە قەرەباڵخی حاڵەت ڕۆحیەکەی بە فراغی عیرفانی معنەوێتی خۆی پڕ کردێتەوە بەڕاستی زۆر ڕاستە زۆر باشە کاک دانیار بچینە لای ناوڕۆی دواتر زوو بێنەوە لەگەڵ دەنگە خۆشەکەی کاک ئیسماعیلی مەریوان و کاک ڕەوەند ئەبوبەکری شەڵا مەجلیسەکەمان هەر بەڵێ بینەرانی عەزیز ناوڕێکمان هەیە و لە ستۆدیۆی سیگەوهەر لەگەڵتان بەردەوام بین مێ دەکەین لەگەڵمان بمێنەوە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حاج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حازر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاق بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لێبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەسەوابان نییە. پارشێو ناکەم.
بەڕۆژیت بەڵێ بەڕۆژم. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخو ژیانی ڕاستی با هەوڵ بدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا، فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە، تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەک کاتدا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێ. ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دوێنێ نەفەسم بوو بە عەتار خانەی چینی دوێنێ نەفەسم بوو
بعطر خانه چینی هنای کسبا نامی مشکینی وفاتم دل رایش تو بسوما دل رایش تو بسوما الانوال مدينة رحمة كبيكم أي دوري درياي أسراري لولا أي دوري درياي أسراري لولا وخذنا وكي غفادك تاك وخذنا وكي غفادك تاك وصلى الله على بحر نوري علم وعرفانا وصلى الله على بحر نوري علم وعرفانا كدركي غورنا كهر علم الله سبحانه كدركي غورنا كهر علم الله سبحانه سبحانه
محبوبە ئەم هەموو ساڵ و مانگ و شەوە پیرۆزانەی تۆ دێت و دەڕوات و بۆ ساتێکیش تامی مەحەبەتت ناکەی ئەم هەموو ساتە پیرۆزانە دەیتەوە دەی دیدار و ئێمە غافڵ لە ژوان و وەسڵی تۆ ئەم هەموو شەوە پیرۆزانە دەیتە حوزور و ئێمە غائب لە جوملەی مەجنونانی ڕێی تۆ هەزاران مانگی پیرۆز و شەوی وەسڵ بێت و بچێ بە فریادمان ناگا تا نەبینە خاوەنی دڵێکی بێدار هەزاران چیرۆک و ئاياتی تۆشەیە و نامان هەژێنێت تا گیان و ئاگایی بە ڕۆحماندا گوزەر نەکا ئەم هەموو شەوی قەدرەهات و ئێمە ڕێمان لە قەدر و شکۆی جاویدانیت نەکەوت ئەم هەموو پەیام و پێغەمبەرە هات و ئێمە چاوەکانمان نەکردەوە مەحبوبە مەگەر هەر خۆت لوتفێ فەرمووی مەگەر هەر خۆت عەتا فەرمووی چاوێکی کراوە و دڵێکی بێدار و ڕۆحێکی عاشق و گوێیەکی حەقیقەت بیست هەر کەس دڵی دا بە تۆ بە ئومێدی چنینەوەی میهری بێپایانت تەنها نووری تۆیە قوتی دەبێ چ سیڕێکە ئیلاهی مەگەر تەفسیری عیشق لە ئایەتی فەمەن شاء فەلیؤمن ئەم هەموو مەجنونەی وێڵی دەرگات تا هەتایە بە ئومێدی تیرێکی عیشقت دێوانە و دێوانەتر بکات ئەم هەموو دڵە جێومەکانی تۆیە تا کەرەمێک بنوێنی و بە ئایەتی وەیەرحەمو مەن یەشاء خاچی عاشقێک پاراو بکەی چەند شیرینە ڕێگای مەحەبەتت ئیلاهی چەند شیرینە ڕێگای مەحەبەتت ئیلاهی لوتفت دەدەی میهرت دەدەی بە هەر کەس خۆت بتەوێ لوتفت دەدەی میهرت دەدەی بە هەر کەس خۆت بتەوێ تا هەرچی لەسەر ڕێی عیشقە بۆ هەمیشە چاو لە چاوەڕوانی یەک تیری نێو کەوانت بێ یەک تیری نێو کەوانت بێ خۆشا دەردی کە دەرمانش تۆ باشی خۆشا ڕاهی کە پایانش تۆ باشی خۆشە دەردێ کە دەرمانەکەی ئەتۆبی خۆشە ڕێگایەک کە مەقسەد و منزور و مەبەستەکەی ئەتۆبی خۆشا دەردی خوشا دردی که درمانش تو باشی خوشا راهی ای دوست ای دوست ای دوست خوشا چشمی که رخساری تو بیند خوشا دلی که دلدارش تو گردی خوشا ئەو چاوەی تەنها تۆی پێ ببینی خۆش ئەو دڵەی کە دڵدارەکەی ئەتۆبی
رخسار تو بیند خوشا و ملکی که سلطانش تو باشی خوشا ملکی که سلطانش تو باشی خوشا جانی که جانانش تو باشی خوش ئەو گیانەی کە گیانانەکەی ئەتۆبی یعنی تەنها تۆ بناسێ یعنی تەنها معریفەتی ناسینی تۆی لابێ خۆشا مولکی کە سولتانش تۆ باشی خۆشە ئەو ماڵ و مڵکەی کە خاوەنەکەی ئەتۆبی کە من وا هەست بکەم کە هەر تۆ پێداوە دڵ و گیانە بە یادی تۆوە مەسە یا ئەڵڵا دڵ و گیانە بە یادی تۆوە مەسە یا ئەڵڵا فیداتی گەر نەکەوە بۆچی مەجامەسە ئەی وای به دریا بنگرم دریا تو بینم به صحرا بنگرم یا الله صحرا تو بینم به هر جا بنگرم به هر جا بنگرم کو درو نشان از قامت رعنا تو بینم ما در دو جهان غیر خدا یاری نداریم ئێمە لە هەردوو دنیا جگە لە خوددا دۆستێکمان نییە جز یادی خوددا هیچی دیگەر کاری نەداریم جگە لە یاد و زیکری تۆ هیچ کارێکی ترمان نییە سپن روزه که بود یگانه اومد یا صدای چچه بلبل اومد رقید از باغ و نگال بپرسید یار چرا بلبل بسید نگال نیومد
بردارون هر خون بقربان هر خون بقربان قبي صوزيتو خوار خون بقربان قبي صوزيتو نالنا الحاجي دور مرقديتو أمان يا رسول الله أمان يا رسول الله نزار فرما يا حبيب الله نزار فرما يا رسول الله نزار خوا دەستان خۆش بێ و من پێم خۆش بەر تاوا نەبێ بەڕاست دەستان خۆش بێ یاخوا دەنگتان نەڕزێ دەستۆش خۆش بێ ماوەسام خۆیە مازانم مایکێک گوێمان لە دەنگی خۆمانە کاک ئەوە بێ مایکەکانیش گەرم بوون وابزانم کاگە من لە خۆشمان مایکەکە حاڵیان لێ هیچ نەبژێتەوە بەس من ماوەسا محەممەد باران بێ پلان تێکەڵ بوونمانە بوو وابزانم بەرەکەت بوو بە مایکەکە قسە بکە کاگە پرۆڤەیەکان نەبوو تەبیەکان نەبوو بەس بە شۆکی جەنابی مامۆساکە زۆر جوان دەرچوونە دەستان خۆش بەخوای تەبارەک و تەعالا کە فەرموو دروست ینی جا هەر شتێک ماوەسا ئیسماعیل ئەگەر تۆزە پلانیشی بۆ دانی تۆزە تێگەچێ بەس ئەوە بێ پلانێ جوانتر دەرەچێت خدا بینێرە باش پرۆڤەی بۆ ئەکەی بس سبحان الله وەکو خۆی دەرناچێت لەبەرەوە شەرم و حەیایەکی تایە بیرەکەی بیسە بەرامبەر بە کێ قسەیەکی مەرحەتی بەرامبەر بەخوای تەبارەک و تەعالا ئینسان پڕی دڵی کاتە پڕی دڵی کاتە خوای تەبارەک و تەعالا توێژ لەگەڵ ئەڵاکە وەگەر باسی پێغەمبەری خواکە سەڵ سەلەم بێ ئەو پەڕی ئەدەبی خۆی بنوێت بەرامبەر بە پێغەمبەری خوا سەڵ سەلەم وە بە شێوازێکی جوان شتەکە ئەداکات دەستان خۆش خۆشتان خۆش بێ کاک ئیسماعیلیان پێم خۆشە هەرێکی وتەیەکتان هەبێ بۆ بەرنامەکە بۆ پێشکەشکارانە بۆ بینەرانی خۆشەویستی سی گەوهەر لە کەناڵە جوانەکەی پێیان دەستیان خۆش زیێتیان کێشە یاخوا بەخێر احترامی خۆمان بەرامبەر بەمگیرنەمان پیرۆزە ئەدا بکەین و هیوادارم خۆمانەکە مانگێکی خۆشی و ئاشتی و ئاشتواری وەناو هەموو دڵی موسڵمانان عەلە خصوص میلەتی کوردەوە خوا دەست خۆش بێ ماوەسا کاک ڕەوەند تۆش هەر
ئاگام لێ بوو زۆر جوان تێکەڵوی لەگەڵ مامۆستا محەممەدا دەستان خۆش بێت. ئەڵبەتە ئەفومەگە کاگرەوەند سۆتمان ناچێتە پەخش چون سەوتی ئەو مایکانە ناچێتە پەخش. سەوتی کێشەکە ئەوە کێشەیەکی ناچێتە پەخش زۆر بەشەکە ناوی کاگ ئیسماعیل و کاگرەوەندەوە خێراتنیانەکەم ئیشاڵا بتوانین لە دەرفەتی باشتر لە کاتی باشتر بە بەرنامەی باشتر و جوانتر لە خزمەتان نابین ئیشاڵا یاخوا بەخێر بێن دەستی کاکەالان کاکە بڕوا کاگە داستان خۆش بێ و کامێرە بەرزانە و جەنابتان کاگە شوان مامۆستا محەممەد یاخوا بەخێر بێن مامۆستا محەممەد وڵا ئەگەر پایان دەرفەتێکیش مامۆستا محەممەد بێن زانین چی بکەین ئێمە با کۆتایی پێبێنین چی لای کاک محەممەد شعرێکی هەیە دواتر بە سرودێکیش کۆتایی بە بەرنامەکەی تێبا کاک بۆیە ناڵم تێکەڵی نەیکردووە شیوەنێکم پێ شیوەنە نەیەکەمان کاک بڕوە کاک بڕواگەر وڵات من نێڵین کاک بڕوا بڕاتەوە لەگەڵ مامۆستا محەممەد ینی دوای ئەمیش یەکسەر ئەوان کۆتایی پێێنین و زۆر باشەمادام بینەرانی لەگەڵ هاوکارم کاک دانیار و بە میوانداری کاک ئیسماعیل مەریوانی و کاگڕەوەن ئەو بەکر فرودبێژان وەروە مامۆستا محەممەد باران شاعیر و ئەدیب و عاریف سپاس بۆ هاوکارانیشمان ستۆدیۆسی گەوهری ئەم شەو بە شعرێکی کاک محەممەد و دواتر سرودێکی ئەو ئازیزانە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین تا بەرنامێکی دیکە بەخواتان دەست پێین دەخوازین کە ئەم شەو دڵ و دەرونی هەموو لایەکتان فێنک و ئارام بوو بێتەوە ئینشاءڵڵا. پەروەردگارە لە تاریکی شەوی تارە لە ئەو پەڕی بێومێدی ژینە هەر تۆی چرای ئومێدیمە ئەی مەرهەم و هەتوانی هەرچی زامی ڕۆژگارە ئاسوودە بەخشی دڵی تەنگ و تەنها و پڕ لە تەم ئیلاهی محبوبە لەم دنیا فانیەدا دۆستی حەقیقی و تاکە هاوڕێی سەفەر هەر تۆی پشت بەسن بە تۆ خودایە چ نیعمەتێکی مەزنە نەجات بوونە لە هاوڕێی نیوە ڕێگا و کۆڵەکە لەرزۆکەکان کە بۆ ساتێکیش نەبوونە ئارامی دڵ ئیلاهی دڵکاتێ گۆزەی ئەوینی تۆی لێبڕژێ ژیان سەراپا دەبێتە گوڵستان عالەم دەبێتە دۆستی حەقیقیمە لە نێو لووتکەی پەرێشانی و پاییزی عومر بەهار موژدەی چرۆی نوێ دەدات باران خاکی وشک و شەقار بووی ڕۆحی پەشموردە تێراو دەکات ئیلاهی ئەم دنیا هەرچەندە فانی و دوابڕاو و ساتیە بەبوونی تۆ ئەوینی تۆ چ بەهەشتێکی حەقیقیە چ بەهەشتێکی حەقیقیە
دیدەکە لەو ڕۆژەوەی من ئاشناوتم ڕۆحەکە دیدەکەم لەو ڕۆژەوەی من ئاشناوتم ڕۆحەکە ئاشنایەکی بەگیان و دڵفیداوتم ڕۆحەکە پڕتەوی ڕووی تۆم کە دینی لەو وەک ڕۆح البەیان هەر خەریکی سەیر سوورەی مەضحاتم ڕۆحەکە هەمووە بینە مەداح و خاودم لە حزورێ ئەی غەوس سەقەلەی تەلەبمان کاتوە لە مەدینە ئەم شایە و دڵە پێر جۆش و پەرێشانی موحەممەد پڕتاسەیە بۆ نێرگسی مەستانی موحەممەد پڕتاسەیە بۆ نێرگسی مەستانی سەرخۆشی خەیاڵێ دەمی وەسێکی کەسەت گیان سەرخۆشی خەیاڵی دەمی وەسێکی کەسەت گیان دەرچێ لە بەدەن پێشکەشیە یاری موحەممەد دەرچێ لە بەدەن پێشکەشیە یاری موحەممەد ئەم شاو دڵە پێر جۆش و پەرێشانی موحەممەد پڕتاسەیە بۆ نێرگسی مەستانی موحەممەد پڕتاسەیە بۆ نێرگسی مەستانی موحەممەد اختیاری بکەن
عزيزة